پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرایی هەولێر بەشێکی زۆر لە شەقامەکانی وێران کردووە بۆی کە چاکسازی و ڕاکێشانی بۆری تیاکرد، بەڵام وردە خەریکی چاککردنەوەین. لەلایەکی تریشەوە کۆنەبیرەکەی سیتەک فریای خەڵکی ئەو ناحێ و ناوچەکە کەوتووە. ئەمانە چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. پرۆژەی ئاوی فریاگوزاری ئەولێر بەردەوام ئیشی لێ دەکرێ و لە زۆر شوێن شەقامەکان هەڵکەندراون و بۆری ڕادەکێشێت. ئیتر لە هەندێک شوێن کێشەی هاتوچۆ دروست بووە و هەروە دەکەی سەری شەقامێک و کۆڵانێکدا دەخرێت. لە نێوترین کارەکانیشدا بەشێکی شەقامی 100 مەتری کە هەڵکەندرابوو بۆ پرۆژەی ئاوی فریاگوزاری ئەولێر ئەمڕۆ کۆنکرێت و قیرتاو کرایەوە و کارەکان درێژیان دەبێت. بۆیە سبەیش بەشێکی شەقامی 100 مەتری بە ئاراستەی بەڕێوەبەرایەتی پاسپۆرت دادەخرێت. بەڵند حازم بەڕێوەبەری تیمی ئەندازیاری کۆمپانیای کەیوەن کە پرۆژەکە جێبەجێ دەکەن بە 964 وت. ئێستا لە گەڕەکی سیودی و پارکیش دەستکراوە بە هەڵکەندنی شەقامەکان کە چەند شەقامێکی لاوەکی و جووتساییتی جیاوازاتی ئەولێریشی تێدایە. نزیکەی 10 بۆ 15 ڕۆژیش دەخایەنێت تا کۆی شەقامەکان تەواو دەکرێت. ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ڕێک بۆ ئەم دۆخی ئێستای سیتە گونجاوە. ئەوان 2 هەفتەیە بێ ئاون، بەڵام لە 2004 بیرێکیان هەڵکەندووە و دەستیان لێ نەداوە. بۆیە ئێستا چارەسەری گرفتەکەی پێدەکەن و پەنایان بۆ بردووە. ماوەی 2 هەفتەیە دانیشتوانی سیتەک لە ڕێگەی تانکەرەوە ئاویان پێدەدرێت، چووکە سەرچاوی ئاوەکەیان وشکی کردبوو. بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بیریان لە کۆنە بیرەکە کردوێتەوە کە 21 ساڵ لەمەوبەر هەڵیان کردووە و تا ئێستا بەکاریان نەهێناوە. بۆیە ئیدارەی ناوچەکە و خۆبەخشان و خێرخوازان قۆڵیان لێ هەڵماڵی و گەنجینەکەیان هەڵدایەوە و دایانەوێت بە ئاوی بیرەکە کێشەکە چارەسەر بکەن. بە وتەی فەراساڵح قایبخامی قەزای شارباژێر کە بۆ 964 قسەی کردووە، بیرەکە وەک گەنجینەوەیە بۆ ئەو دۆخە، بەڵام 6000 متر دوورە. بۆیە با هەوڵی خێرخوازان ئەمڕۆ دەستیان کردووە بە ڕاکێشانی بۆری لە بیرەکەوە تا کۆگای ئاو لەوێشەوە ئاو بۆ ماڵان دەنێردرێت. ئەو شۆفێرانەی با نیازن سبەینێ لە دوکانەوە بچنە سلێمانی ڕێگایەکی جێگرەوە بدۆزنەوە تا تووشی کێشە نەبن، چونکە بڕیارە لە سبەی یەکشەمەوە شەقامی تاسلوجە بە ئاراستەی پردەکۆنەکە دابخرێت و ئیشی تێدا دەکرێت. کارکردن لە دروستکردنی یەکتر بڕی نوێی تاسلوجە لە پرۆژەی شەقامی 100 مەتری بەردەوامە. لە سبەی یەکشەمەوە شەقامی تاسلوجە لە ئاراستەی دوکان بۆ سلێمانی لەسەر پردەکۆنەکە دادەخرێت بۆ ئەوەی گرفتی هاتوچۆ دروست نەبێت. ئەو شۆفێرانەی لە دوکانەوە دەچنە سلێمانی دەتوانن ڕێگەی جێگرەوە کە ڕێگە کۆنەکەی تاسلوجەیە بەکاری بێنن. یەمن جەلال سەرپەرشتیاری پرۆژەکە بە 964 وت ئەو ڕێگا کۆنە لە ناو تاسلوجە هەیە و هاوڵاتیان لە دوکانەوە داهاتن بۆ تاسلوجە و سلێمانی سبەی دەتوانن بەکاری بهێن. ئەوانەی تا ئێستا فۆرمی ئەلکترۆنی بایعەکەیان پڕ نەکردوێتەوە هیچ وای نەماوە و تەنیا 2 ڕۆژ دەرفەت ماوە. دوایەوە گلەیی نەکەن و دەبێت پارە بدەن بۆ پڕکردنەوەی فۆرمەکە. بۆیە پەلە بکەن. زیاتر لە 4 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان کارتی بەشەخۆراکیان نوێ کردوێتەوە. هەروەها محەممەد حەنون وتەبێژی وەزارەتی بازرگانی عێراق لە لێدوانێکدا بۆ ئاژانسی هەواڵی عێراق دەڵێت ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان هەرێمی کوردستان لە نوێکردنەوەی کارتی ئەلکترۆنی خۆراک گەیشتۆدە لە 85 بە کۆی گشتیش 37 ملیۆن هاوڵاتی لە سەرانسەری عێراق کارتی ئەلکترۆنی خۆراکیان نوێ کردوێتەوە. بە پێی سەرچاوەکە 2 ڕۆژی تر واتە ڕۆژی 1 نۆی 2025 وەک دواوادە بۆ نوێکردنەوەی کارتەکە دیاری کراوە. دوایەوە ڕێکەوتەش دەبێت هاوڵاتیان بۆ نوێکردنەوەی کارتی بەشە خۆراک سەردانی ناوەندەکانی خۆراک بکەن یان بە ڕەزامەندی وەزارەتی دارایی عێراق پارە بدەن بۆ دەرکردنی کارتی خۆراک. سەرش تا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە. ئێوە دەزانن کە ئاگر ئەمساڵ بەرەوکی زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ئاگری گەورە زیانی گەورە. لە دوای ئاگرەکەی هەڵەبجە ئاگر لە ماوەی 5 ڕۆژە ئاگر لە بەشێک لە گوندەکانی پێنجوێن کەوتووەتەوە زەرەر و زیانێکی زۆری داوە. ئاگرەکە تاوەکو ئەم دقەیەش من قسەتان بۆکەم کۆنتترۆل نەکراوە. 2 کەسیش بەوەی ئاگرەکەەوە بریندار بوون. پۆلیسی دارستانی ژینگەی سلێمانی بڵاوی کردوێتەوە. ئاگرەکە تقریبەن یعنی نزیکەی 2000 دۆنم زەوی و پوش و پەلاش و دارستانی سروشتی سووتاندووە. ڕێکخراوی ملەکەوە کە ڕێکخراوێکی ژینگەی ئەوانش بەشدارن لە کۆنتترۆلکردنی ئاگرەکە. ئەوانش ئاماژیان بەوە کردو 1930 دۆنم دارستانی سروشتی لە سنووری ئەو گوندانە
سوتاون. گوندەکان هەڵاڵاوە مەسۆ کێلۆ نزارە و دەرەگورگانی گرتووەتەوە، خەڵکێکی زۆری خۆبەخش، تیمەکانی بەرگری شارستانی، تیمەکانی ژینگە، یعنی خەڵکی گوندەکان سەرقاڵن بە کۆنتترۆلکردنی ئاگرەکەەوە، بەڵام تاوەکو ئێستا کۆنتترۆل نەکراوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.